محمد شادی خجر خانواده بود، صافکار بود، ناڵێ ساڵام و ئارام بوو، ناڵێ فەقیر بوو. هەر خوافش کە بروم ناڵن شەیدیان کرد خوا حەقی بسێنێ. ڕۆژێگەوێ لە دنیا ڕۆشن خوا جژن ئازادی بووری. ئینشەڵا نابود بوونەوە خێڵا. ئینشەڵا خامنەی نابود بێ. ڕۆژێ بێ خوا حەق باوکو دایکەکان بسێنێ هین گشتیان. تواو شەیدەکان بەخوا خۆشکێکی وەختی دێکا بە شوونیا تەنیا خۆشکێکی هەست هەر وەختی دێکا لە شوونیا. ئینشەڵا خوا حەقی بسێنێ ڕۆژێ بێ بێژم خوای گیان جژن ئازادیمان کرد ناڵەکانمانیان شەهید کرد خوا حەقمان بیسە. شهید نامرێت نەوەڵا شەهید نامرێت. خانەی ڕقیبان بۆ دەهۆڵی مەرگی خۆتان خۆشیتان بێت تاڵیتان بێت مەرگە مەرگی هەر هەمووتان خەیاڵ ناکەن لە دوو کاڵی ئۆمپارەیتان هەڵەی نێمە لەدەستۆپی تۆپیگاتان اینم گەنجەکەم بەرامەی تاری ڕەنجەکەم فەیکەرێت بەرزە نەبەزێ وەک سواری کادا نەبەزێ منیش سەربەرزم مەبەزی بۆ خاوێنێم دانەبەزی بەجەر بەزای هەڕێکانە ناترسی شەهیدەکانە لە مەیدانە هێزی پێشمەرگیان هەموو شەڕێش ماڵم یێران دەکەی دەرویشیان ئەی ڕۆڵە ئەی ڕۆڵە مەکەن ڕۆڵە شەهیدمان شەنازیە لەکردمان مەکەن ڕۆڵە
هزاران هزار بسته بمان جاینا بینی هزاران هزار بسته خاني رقيبان ودهولي مرجعوتان وشتان تعالتان مرق مرقي أرهموتان خيالها كان لدوكالي ومفرهيتان هليني ما دستوفي توفي قاتان رنجاكم برا ميتالي رنجاكم فيكري بازنا بازي واسواري كادانا بازي من الشاباز المبازي وخريني دانا بازي بجر بازي هوريكانا لا تنسي شاهدك انا يا ميدانا يدي في اسمار يا بزير هم صورك Malum yaranlık edermiş ya. Eyvallah. 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 شهيد من شنازيا لكن من مكان غروب